سڵاوتان لێبێت من دکتۆر هەسکەریم بە یارمەتی هاوکاران و میوانەکانم ئەڵلقەیەکی نوێی کۆڤید-19تان پێشکەش دەکەین. سەرەتا بابزانین دەربارەی ئەم ڤایرەسە لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. چوار توشبووی دیکەی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستدا و 216 کەسی تریش تووشی ڤایرەسەکە. لە عێراقیش 79 توشبووی دیکەی ڤایرەسی کۆڕۆنا گیانیان لەدەستدا و 2200 کەسی تریش تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوو. One of the most effective ways of saving lives is providing oxygen to patients who need it. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕای دەگەیەنێت زۆربەی وڵاتان کێشەی نەبوونی ئامێری پێدانی ئۆکسجینیان هەیە و هەفتەی داهاتووش 14,000 لەو ئامێرانە ڕەوانەی 120 وڵات دەکات. چوار توشبووی دیکەی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان گیانیان لەدەستدا و 216 کەسی تریش تووشی ڤایرەسەکە بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماری توشبووان و مردنی کۆڕۆنای لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو بڵاو کردەوە و ڕایگەیاند. لەو ماوەیەدا 4 کەس لە هەرێمی کوردستان بە کۆڕۆنا گیانیان لەدەستداوە کە سەرجەمیان لە پارێزگای سلێمانی بوون. هاوکات 216 کەسی تریش تووشی ڤایرەسەکە بوون کە 41 کەسیان لە پارێزگای هەولێر و 173 توش بوو لە پارێزگای سلێمانی و 2 حاڵەتی دیکە لە پارێزگای دوهۆک تۆمارکراون. هەروەها 27 توشبووی دیکەی کۆڕۆناش لە پارێزگای هەولێر چاک بوونەتەوە. تا ئێستا 4679 کەس لە هەرێمی کوردستان تووشی کۆڕۆنا بوون و لە نێوانیاندا 133 توشبوو گیانیان لەدەستداوە و 1514 توشبووش چاک بوونەتەوە. ئێستاش 3032 توشبووی کۆڕۆنا لە ژێر چاودێری پزیشکیدا. خۆشەویستان پێشەوەی بچمە هەواڵەکەی بەغدا دەمەوێت سەرنجتان بۆ ڕابکێشم کە ئێستا لە هەرێمی کوردستان ژمارەی توشبووان بەداخەوە وەکوتمان ڕوو لە زیادبوونە. لەم حاڵەتەشدا وەکو دەبینین کە پێشکەمێک وەزارەتی ناوخۆ بەیانێکی تری دەرکرد تێیدا ئاماژەی بەوە کردووە کە ژوورەکانی ئۆپەراسیۆن لە پارێزگاکان سەرپشکن لە شێوازی جێبەجێکردنی ئەو ڕێوشوێنە نوێیانەی کە ئێمە ئەم شەو هەوڵ دەدەین لە بەرنمەکەیە باسی بکەین ئایا هەر پارێزگایەک بە چ شێوەیەک لەو ڕێوشوێنانە دەڕوانێ دەیانەوێت چ جۆرە قەدەغەیەک ئاماژە پێ بکەن. هەر بۆیەش ئەم شەو لە ماوەی بەرنمەکەیە هەوڵ دەدەین لەگەڵ بەڕێز دکتۆر هەڤاڵ پارێزگاری سلێمانی قسە بکەین بۆی بزانین ئەوان لە سلێمانی چیان بڕیارداوە چونکە ئەم شارە یەکێکە لەو شارانەی کە زۆرترین زیانیان پێگەیاندوو. 79 توشبووی دیکە بە ڤایرەسی کۆڕۆنا لە عێراق گیانیان لەدەستدا و 2200 کەسی تریش تووشی ڤایرەسەکە بوون. وەزارەتی تەندروستی عێراقیش ڕایگەیاند کە لە 24 کاتژمێر ڕابردوودا 2200 کەسی تر تووشی ڤایرەسی کۆڕۆنای نوێ بوون و 79 توشبووی تریش گیانیان لەدەستداوە و 61 توشبووش چاک بوونەتەوە. تا ئێستا لە عێراق 36702 کەس تووشی ئەم ڤایرەسە بوون. 1330 توشبووش گیانیان لەدەستداوە و 16874 کەسیش چاک بوونەتەوە. بەڵێ خۆشەویستان هەروەکو ئاماژەم پێکرد لە ژێر ڕۆشنایی ئەوەی کە ئێستا پارێزگارەکان و ژوورەکانی ئۆپەراسیۆن لە پارێزگاکان سەرپشک کراون کە ئایا چۆن مامەڵە لەگەڵ بارودۆخەکە بکەن. پارێزگای سلێمانیش کە بەداخەوە بە دۆخێکی خراپی تەشەنەکردنی کۆڕۆنا و تەندروستی ئەو شارە کە هەموو ڕۆژانە گوێمان لێ دەبێت بەداخەوە بەشێک لە پزیشکان و کارمەندان بە هەمان شێوی شارەکانی تر تووشی ئەم ڤایرەسە دەبن. لە هەمان حاڵەتدا نەخۆشخانەکانیان لە ڕووی وەرگرتنی ژمارەی ئەو نەخۆشانەوە گەیشتوتە بەرزترین ئاستی. بۆیە پێمان خۆشە کە وتوێژێک لەگەڵ بەڕێز هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سلێمانی بکەین کە ئەو ڕاستەوخۆ لە پارێزگای سلێمانیەوە لەگەڵمانە دکتۆر گیان ئێوارە باش ماندوو نەبن لەشتان ساغ بێ بارودۆخەکە و فشار و حاڵەتەکەی پارێزگای سلێمانی ئێمە هەموو دڵمان لەلاتانە بە هەمان شێوە دەمانەیە بپرسین ئێستا حاڵ و دۆخی سلێمانی دەربارەی کۆڕۆنا چۆنە و ئێوە بەتەمان چی بکەن؟ ئایا قەدەغەی هاتوچۆ ڕادەگەێنن؟
شەوتان باش ئەم کاتتان باش ئومێدەم باشی و تەندروست باشیتانە ئومێدەکەم بەردەوام بن لە پابەندی و خۆپارێزیتان لەسەر بنەما تەندروستیەکان و ڕێنمایە تەندروستیەکان ئەو بارودۆخەی لە سلێمانی ئەگۆزەرێ پەیوەست بە بڵاوبوونەوە و تەشەنەکردن و تۆنگبوونی کۆرۆنا ئەتوانم بڵێم حاڵەتێکی سروشتیە هەر شارێک پێی وابێ کە تا ئێستا ژمارەکانی بەرز نەبوونەتەوە دڵنیاتانەکەمەوە لە ئایندەیەکی نزیکە ئەو ژمارانە بەرزە بێتەوە ئەوەی کە گرنگە پێویستەکە کە ئاستی خۆپارێزی لای هاوڵاتیان بەهێز بێ تونتر بکرێ و زیاتر و فراوانتر بکرێ کە تاکە ڕێگەچارەیە بۆ دەربازبوونمان لەم بارودۆخەوە بۆ کەمکردنەوەی قوربانیەکان و بۆ کەمکردنەوەی ژمارەی توشبووەکانمان هەر کەس خۆی پارێزێ دەوروبەرە خۆی و دەوروبەرەکەی و ژیان و کۆمەلگا و جیهانیش ئەپارێزێ دووهەمیان بەردەوامبوونی ئیجراتە لەلایەن دام و دەستگاکانی دەوڵەت و لیژنەی قایم قامێتەکانەوە و فەرمانگانی ڕاست پێدراون بەوەی هەر سەرپێچیکردنێک لە ڕێنمایە تەندروستیەکانە بێ ئیجرات و لێپرسینەوەی بەردەوام بکەن لەلایەکی کەشەوە داوا لە حکوومەت هێرێمی کوردستان کراوە کە ئێستا مەترسی دارایی و ئابووری و دابەژنەکردنی موچە زیانێکی زۆر گەورەتر لە کۆرۆنای هێناوەتەکایەوە چونکە ئەگەر کۆرۆنا تەنیا مەترسی بۆ کەسانە هەبوو بێ کە تووشی بوون ئەوە ئەم پەتایی دابەژنەکردنی موچە و قەیرانی دارایی و ئابووریە هەموو شوێنێکی گرتووەتەوە بۆیە ئومێد دەکەم لە ڕۆژانی داهاتووە بە پێ و زانیارێنی ئێمە کە بڕیار درراوە لەلایەن حکوومەت هێرێمی کوردستانەوە دەست بە دابەشکردنی موچە بکرێ وا بکرێت پشتیوانێکی تەواوی کەرتی تەندروستی بکرێت هێزەکانی ناوخۆ بکرێت هاوڵاتیان بکرێت بۆ ئەوەی ئیجراعات و خۆپارێزی و پێشکەشکردنی خزمەت گوزاریە تەندروستیەکان بەردەوام بێ بۆ ئەوەی کە ئێستا ئەتوانم بڵێم لە سلێمانی نزیکەی 3170 کەس تا ئێستا لە سەرەتاوە تا ئێستا توش بوون نزیکەی 750 کەسیان چاک بوونەتەوە و نزیکەی 110 کەسیان گیانیان لەدەستداوە ئەمە و نزیکەی 3500 پشکنین کراوە پشکنینەکان بەردەوامن ئەو ژمارەی ئێستا هەمانن ژمارەی ڕاستەقینەی توشبووانن لە ڕۆژێکە ئێمە کاتی هەفتەکانی تر ڕۆژانە هەم بۆ 800 تێست و پشکنینمان کردووە بۆی چەند حاڵەتێکی دیاریکرا و لەوانەی کە نیشانەشیان نییە بەزەڵگری ڤایرۆسەکان بدۆزینەوە بەڵام ئێستا ئەو بەڕێزانەی کە بەهۆی وشیاری خەڵکو و بەجددیە دووەرگرتنی مەترسیەکەوە پەتاکەوە هەرکەس تایەکی هەبێت یا هەرکەس گومانی هەبێت کە عرازێکی هەیە بەپێی خۆیەتە ناوەدە تەندروستیەکان بۆیە لەوەش لەوانەیە لە 180یان هەڵگری ڤایرۆسەکە بن خۆیان کەرەنتیناکەن چارەسەرەکرێن پشکنینیان بۆکرێ بە بڕای من بە پشتیوانیکردن و هاندان و ڕێزگرتن لە ئەو سەرمایە مرۆیە تەندروستی و هێزانەی کە هەمانە دام و دەستگا خزمەت گوزاریانەی هەمانە لە ئاو لە کارەبا لە شارەوانی لەوانی تر ئێمە ئاگەینە ئەنجامێکی باش و ئەتوانین ئەم دۆخە تێپەڕێنین و ئومێدەکەم ئەگەر لەم پێ بڕۆین و بۆ ئیجراتانی کە کردومانە کە پێمان وایە قەدەغی تەواوی هاتوچۆ چارەسەری دۆخەکە ناکار ڕێکاری زۆر تونگ و ورد و ئیجرائیمان گرتوۆتە بەر ئێمار ئەمڕۆ دوای ڕاوێشکردنمان لەگەڵ بەڕێز و زیری ناوخۆ بڕیارمان ناکە لە سپینیەوە لە کاتێکی گونجاوی سپینێ هاتوچۆ لە ناو سنتەری بازاری شاری سلێمانی واتە لە بەردەرکی سەرا شەقامی کاوە شەقامی سابونکەران شەقامی گۆران شەقامی پیرەمێرد کاوە کاگەحمەدی شێخ مەولەوی تەنیا لەو شوێنانە هاتنەناوە و ڕۆشنە دەرەوەی ئۆتۆمبیل قەدەغاکەین و لە شوێنەکانی ترێمە لە کۆبوونەوەی ڕۆژی 26 کۆمەڵی ئیجرایی زۆرمان کردووە مزگەوتەکان و شوێنی پەرستگا و شوێنی سروتە ئاینیەکان و پەرستگاکان و کەریسەکان داخراون جیمەکان مەلەوانگەکان کافتریا و مێرگە لە خانە و هەر شوێنێکی بەریەکەوتن و قەرەباڵخی و کۆبوونەوە داخراون یانەکان داخراون و ئومێدەکەم هاوڵاتیانی ژاوکارمان بن بۆی بتوانین هەمومان بەیەکەوە ئەم دۆخە تێپەڕێنین بۆی لە دوای دەی مانگەوە ئومێدمان زۆر ئەگەر موچەدا بەش بکرێ و بتوانە لە نێوان لانەکان دروست بێت و ئەم مەترسی و هێرش و شەڕە دەرونی و ناجێگیرە دەرونی لایەنەکان دروستیان کردو کۆتایی پێ و ئیجراتەکان بەردەوام بێ و ئاستی خۆپارێزی بەردەوام بێ لە دوای دەی حوتەوە لەوانەیە ئێمە بتوانین کێرفی توشبوون بەرەو خوار بێنینەوە. ئەم دکتۆر گیان زۆر سپاس بۆ زانیاریان بەس ئەم بڵین پێشبینیە باشەی کە ئیشەڵا دێتە دی کە بەڕێزت ئاماژەت پێکرد ئێوە لە ڕووی پشتبەستن حتمما بەو دااتانی لەبەردەستانە لەگەڵ ئەو ڕێکارە نوێیانی کە ئێستا گردوتانەتە بەر شوێنەکانی تریش کە وەکو ئەوەی کە هاوشێوەی ناو شاری سلێمانی ناو بازاڕی سلێمانی بەنیسبەت مۆڵ و شوێنە گشتیەکان بەنیسبەت ئەو شوێنانی کە بەشێکی زۆر لە گەنجان و هاوڵاتیانی خۆمان کاتی خۆیانی لیان بەسەر دەبێت ئایا ئەمانەش مەشمولن بەداخستنیان و ئایا ئینشاءڵڵا ئەوەی کە
پێتان وایە لە دوای دەی حوتەوە کێرفەکە بەرەو خوارەوە بێتەوە بە ڕاوێژ لەگەڵ کەسانی زانستی و پزیشکانی شارەکەیە بۆیانە. بەڵێ ئێمە شتێ بە دیراسە و بە توێژینەوە بە دوواداچوونەکەین 2 ڕۆژە ژمارەی قوربانیەکانمان لە ئاست ڕۆژەکانی ترە کەمی کردووە و ژمارەی توشبەکانیش لەم 2 ڕۆژەیە لە ئاست ڕۆژەکانی ترە کەمی کردووە. ژمارەی پشکنینی کەرتی تایبەتیشمان دەست پێ کردووە بەو کوالیتیەی کە وەزارەتی تەندروستی عێراق پەسەندی کردووە و ئەمڕۆ ڕەوانەی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیمان کردووە بۆی هەموو کەسێک بتوانێت دەستی بە پشکنین و خۆپشکنین بگات و لە هەمان کاتە ئەو خزمەتگوزاریە تەندروستیانەی بە سوپاسەوە کەرتی تەندروستی پێشکەشی کردوون. ئەو ژمارە زۆرەی کە ئامادەی بەخشینی پلازمایان هەیە تەنیا بە ڕۆحێکی ئینسانیانە کە من لێرەوە ئەیڵێم لە ڕۆژانی ئایندەیە ئێمە هەڵمەتێکمان لەگەڵ لیژنەکانی قایمقامێتە هەیە بۆ 30 گەنجی مەردی جوامێر کە هەڵگری ئەم ڤایرۆسە بوون و چاک بوونەتەوە لە مەراسیمەکە هەمویان پلازمای خوێنەکانیان ئەبەخشن کاتوانێت نزیکی 150 کەس لە مردن بپارێزن. هەموو ئەم مبادرەی خۆپارێزی و بە جددیەت وەرگرتنی خەڵک و دەستکراوەی حکوومەت بۆ ئێمە کە بتوانین بە پێی بارودۆخی شوێنەکانمان بڕیار و ئیجراعاتی پێویست بکەین و دابەشکردنی موچەوەکو وتم ئەمە بۆ یەکگرتووی تیمی حکوومەت بە هەموو لایەنەکانەوە بارودۆخێ دروست دەکات کە هەموو ئەمانە دەلالەتی ئەوە بن بارودۆخەکان باشترە بن. بۆیە لەو شوێنانی کە هێشتا بەرکەوتەکان کەمن ئەگەری زیادبوونیان هەیە سلێمانی سەرەتا زوو دەسی پێکرد لەو بڕواایشان بە پشتیوانی خوا و هیمەتی خەڵک زوو دۆخەکە تێئەپەڕێنێ ومێ دەکەم هیچ کەسێ تووشی نەبێ بەڵام ئەمە بەڵایەکە و پەتایەکە بەردرگای گرتوین بە ناومێدی ناگەینە ئەنجام بە ترس ناگەینە ئەنجام بە خۆتۆقااندن ناگەینە ئەنجام بە یەکتر تۆمەتبارکردن ناگەینە ئەنجام ئەبێ بوێرانە بە ڕوویا بوەستین بوێریەکەش ئەوە نییە بچین بیکەیسی هەڵگەین لە ڕوویا و ئەمفۆڕی بۆ بەکاربێنین ئەبێ خۆمان پارێزین تەنیا هەر کەسێک بتوانێت خۆی پارێزێ دڵنیام هەمووانە پارێزێ. دکتۆر جان ئەم جارە پرسیارێک لە یەکەم وەکو پزیشکێک کە دەمەوێت لە هاوڕێ پزیشک و تەندروستکارانی پارێزگای سلێمانیش بپرسم ئەوان بەداخەوە گوێمان لێبێ و لە شارەکانی تریش هەیە کە پزیشکان و کارمەندانی تەندروستی تووشی ئەم ڤایرەسە دەبن پێش ماوەیەکیش کە لەلایەن سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێزدا سەرۆکی حکوومەتەوە کە 2 ملیار دینار تەخسیس کرا ئایا بۆ خۆپارێزی پزیشکان و کارمەندانی تەندروستی حەزم لێ بەرچاوڕوونیەکمان بدەیتێ ئایا بەشی ئەوانی تێدا بوو بۆی ئەوەی ئەم سوپاسپیە نەکەوێتە بەر ئەم لێشاوە گەورەیە و بەداخەوە نەخۆشخانەکانمان و شوێنەکانی چارەسەر تووشی ئیفلیجی نەبن؟ هەموو ئەو بەرپرس و پزیشک و کارمەندە تەندروستیانەی ئیداریانەی تووشی ئەم ڤایرۆسە بوون لە ئیمالیانەوە نەبووە لە دڵسۆزیانەوە بووە مواجهەی ڕۆژانەی و بارودۆخیان کردووە تێکەڵ بوون بە ژیانی گشتی و خۆیان نەبواردووە لە سەنگەری یەکەمی ڕوبەڕووبوونەوە بوون بەسپاسەوە کە بەڕێز حکوومەتی هەرێمی کوردستان ئەو بڕیارەیە داوامان لێ کرد ئێمە کە ئەمە بۆ پشتیوانیکردنی ئەو سەرمایە مرۆیە بەکاربێنێ بەڕێزیان ڕەزامەندی دەربڕیوە لە ڕۆژانی ئایندەیە ئومێد دەکەین بۆ پێڕەوەی وەزارەتی تەندروستی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی دای ئەنێ بگەینە ئەنجامێ ئێمە بەوە شۆنەوەستاوین داوامان لە زۆر شوێن کردووە لە زۆر کەسایەتی کردووە کە پشتیوان و هاوکارمانە بن زۆر ڕێکخراو کردووە لە شوێنە جیاجیەکانی هەرێمی کوردستان و دەریشەوە کە پشتیوانمان بن بۆ پشتیوانیکردنی ئەو سەرمایە معنەویە گرنگەی کە ئیمڕۆ خزمەتگوزاری پێشکەشەکەن و لە سەنگەری پێشەوەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنایان بە پشتیوانی خوا لە ڕۆژانی ئایندەوە دەست پێەکەین چ بەوانەی کە ئێستا لە نەخۆشخانە تایبەتەکانن بە تایبەت مەبەستن تایبەت بە کۆرۆنایە وەکو سەرسنار وەکو عەلی ناجی وەکو دکتۆر شەهید دکتۆر هێمن وەکو شەهید دکتۆر ئاسۆ وەکو ئاساوە وەکو شوێنەکانی تر لە قەزا و ناحیەکانیش بە هەمان شێوە ئەوانەی هێڵی 122 ئەوانەی ئیسعاف فەوری فریاکەوتن ئەوانەی خەریکی کەرەنتینەکانن بە سوپاسەوە و هێزەکانی ناوخۆ دامودەزا خزمەتگوزاریەکانی پشتیوانی ئەوانن هەموو ئەمانە بەیەکەوە پشتیوانیان نەبین و ئومێد دەکەین خزمەتیان بکەین ئەوانەی پلازمای خوێنە بەخشن کە ئێمە هەڵمەتێکی گەورەمانەیە و خەڵاتی ئەو کەسانە ئەکەین و ناویان لە تۆماری گەشتی پارێزگاکەمانە بۆ مێژوو تۆمارەکەین هەموو هەوڵەکان بەردەوامن بۆەوەی بەیەکە بتوانین ئەوە بکەین کارگەی زۆری دروستکردنی دەمامکێنین بەداخەوە چەند
ئەمریکمان هێناوە ئومێدەکەم ئەمڕۆ کێشەکەیان حل بوو بێ ماوەی 25 ڕۆژە لە فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر ڕایان گرتووە لەگەڵ بەڕێز وەزیری تەندروستیدا قسەم کردووە لەسەر خەتن ئومێدەکەم بەیانیم کێشەیەمان بۆ حلکەن چکە بەڕاستی هەڵوێز دەرەوەمبەر ئەو بابەتە وەرەگرین ئەو شتانەی بۆ سلێمانیەت نابێت دەسی لێ ینی دەستبێنێتە ڕێگەی و بێ و کۆمەکانشی بۆ هەرێمی کوردستان و عێراق دابین نەکرێن بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا بەڕاستیە بێ شێرەبەشی بدرێ بە سلێمانی چکە حاڵەتی توشبوونەکان لە سلێمانی لە هەموو شوێنەکانی تر زیاترە. ئێمەش لەگەڵ بەڕێستا هەمان پرسیار ئاراستەی بەڕێز وەزیری تەندروستیەکەین بێگومان بە کە لە بەرنامەی هاوکارم کاگیادگار کە پاش کاتژمێرێکی تر دەست پێ دەکات بەس دەمەوەکو دواوتت کاک دکتۆر جان وەکو پارێزگاری ئەو شارەی کە بەداخۆ زۆرترین توشببووی تێدا هەیە پەیامی تۆ بۆ خەڵکی پارێزگای سلێمانی و هەروەها بۆ هاونیشتیمانی و هاوڵاتیانمان لە پارێزگاکانی تر و تەنانەت ئەگەر لە ڕووی خیبرەی کە ئێوە پێیا تێپەڕبوون بەم فترەیە بۆ ئەگەر بۆ کەسانی بەرپرسی شەبێ لە پارێزگاکانی تر تاوەکو ژمارەکە نەگا بۆ حاڵە پەیامی تۆ چییە؟ یەکەمیان بڕواتان بەخوای گەورە هەبێت مرۆڤ ئەمە بەوە ناتۆ مرۆڤایەتی قەرەچۆڵی مرۆڤایەتی ببڕێتەوە متمانەتان بە خۆتان هەبێ مەترسن تووشی شڵەژان مەبن باری دەرونیتان تێگمێن گەورەترین و کاریگەرترین و بەهێزترین شت کە ئێوە بیکەن ئاسانترینیانە کە خۆپارێزیە سێ جار دووبارەیەکەمەوە تکایە خۆتان پارێزن خۆتان پارێزن خۆتان پارێزن داوام لە حکوومەت یاریمی کوردستان ئەوەیە کە چۆن ئاسایشی تەندروستی گرنگە ئاسایشی دارایی و ئابووریش و ئیداریش زۆر بە خێرایی چاک بکرێتەوە و عیلاقەی ئەو هێزانی لە حکوومەتان لەگەڵ حکوومەت و لەگەڵ لایەنەکانی تریش بە بەرنمەیەکی نیشتیمانی یەک بخرێتەوە و ڕێک بخرێتەوە گەشەی پێ بدرێ داوا لە هەموو فەرمانگەکانی سنووری پارێزگاکەم و کوردستانەکەم هیچ کەم تەرخەمیەک لە جێبەجێکردنی ئەرکەکانیان نەنوێنن بە گیانی لێپرسراویتی بەرزەوەی ئیجرات دەگەڵ هەر کەس و شوێنێک بکەن کە پابەندی ڕێنماییە تەندروستیەکان نابن من دڵنیا دەکەمەوە بەم هەوڵ و هیمەتانە کە هەموویە بێ بە پشتیوانی بۆ کەرتی تەندروستی پزیشک و کارمەندە مەردەکانیشمان فریشتە ئاسا ئەتوانن بێن بەهانای خەڵکەوە ژیان ببوژێننەوە و نەیەڵەن جارێکی تر مەرگ لە ڕێی کۆرۆناوە زیانێکی بەقەد ئەنفال لەم نیشتیمانە بدە. بەڕێز کاک هەواڵ ئەبوو بەکر پارێزگاری سلێمانی زۆر سوپاس بۆ کاتەکەت سەرکەوتوو بن. سەرکەوتوو بن. خۆشەویستان وەکو ئەوەی کە کاک هەواڵ باسی کرد وەکو پارێزگاری سلێمانی دیارە ئەوان لە ڕووی ئەوەی کە لێچیان ناوەتەوە لە ڕووی ئەوەی کە شرۆڤیان کردووە گەیشتونەتە ئەوەی کە کۆمەڵێک ڕێکار هەیە وەری دەگرن پاشان دوای ئەوە چاوەڕی نەتیجەکەیەکەن لە پاش دەی حوتەوە واتە لە دوای دەی حوتەوە تەسەورەکەن کە کێرڤەکە بێتە خوارەوە ئێمە ئەوەندەی لەسەرمانە وەکو میدیاکار وەکو پزیشکان بەیەوە بڵین با ئێمە هاوکاری ئەو ڕێوشوێنانە بین کە نەک لەنها لە پارێزگای سلێمانی کە ئەمە هەمان شێوە کە ئێستا لە پارێزگاری هەولێر کۆمەڵێک بڵین ڕێنمایی و ڕێکاری نوێیان باس کردووە هیوادارین بەم ڕێکارانە هەمان ئەو بتوانین هەل لێرەوە لەم بەرنمەوە لەم مینبەرەوە بڵین کێرڤەکەمان بەرەو هاتنە خوارەوە بوو کە دوایش باسیەکەینەوە لەگەڵ میوانەکانم ئایا ئەو تەریق هەیە باشە ئەو ڕێگایە دەتوانێت ببێتە هۆی ئەوەی کە کێرڤەکە بهێنێتە خوارەوە هەموو ئەمانە قسەی لەسەرەکەین بەڵام با بە خێرایی سەرنجتان لە بۆ ژمارەی توشبووان لە هەرێمی کوردستان ڕابکێشم ئێستا لە سەرەتای سەرهەڵدانی پەتاکەوە نزیکەی 4679 کەس یان بڵێن 4679 کەس تووشی ڤایرەسەکە بوون تا ئێستا زیاتر لە 3000 کەس لە ناو نەخۆشخانەکانمانەیە ئێستا لە 3032 کەس لە ژێر چاودێری پزیشکان و کارمەندانن تەنها لە ماوەی 24 کاتژمێر ڕابردووە 216 کەس تووشی ئەم پەتایە بوون لە هەرێمی کوردستان بەداخۆ بە شێوەیەکی گشتی 133 کەس بەم پەتایە جانیان لەدەستداوە بەپێی پارێزگاکان ئەگەر چاوێکی پێدا بخشێنینەوە لە نەخۆشخانەکانی هەولێر 443 نەخۆشی تێدایە 41یان تازەن واتە ئەگەر بڵین دوێنێمان تەماشاکردێت 443 نەبوو بالعکس 41 کەسی کەمتر بوو لەم پارێزگا تا ئێستا 20 کەس جانی لەدەستداوە بێگومان ئەوانەی کە لە ژێر چارەسەردان وەکو دەبینن ئەمە ڕێژەکەیەتی و ئەوانەی کە چاک بوونەتەوە لە بەرامبەری چارەسەر کراون کەواتە ئێستا چەند کەس لە هەولێر لە ژێر چارەسەردان 443 کەس لە پارێزگای سلێمانی کە ئەو پارێزگایی کە زۆرترین توشبوونی تێدا هەبووە لە سەرەتاوە ئێستا نزیکەی 2500 کەس لە ناو نەخۆشخانەکانان
2482 کەس کە 1970 هی 24 کاتژمێر ڕابردووە 111 کەس تا ئێستا لەم پارێزگایە جانی لەدەستداوە لە کۆی گشتی لەم پارێزگایە لە سەرەتاوە 3341 بووە خۆشبەختانە 748 کەسیش چاک بوونەتەوە و چوونەتەوە بۆ ماڵەوە لە پارێزگای دوهۆک ئەمڕۆ لەوێش دوو حاڵەتی نوێ هەبووە ئێستا 26 حاڵەتیان لە ناو نەخۆشخانەکان هەیە تا ئێستا هیچ گیان لە دەستدانێک نییە لە پارێزگای هەڵەبجەش بە هەمان شێوە لە ماوەی 24 کاتژمێر ڕابردوودا هیچ ئەپدەیتێک نییە بەڵام ئێستا لە ناو نەخۆشخانەکانی هەشتاویە کەسن و دوو کەسیش تا ئێستا لەوێ جانی لەدەستداوە و ئەمەش نیشانەی ئەوەیە کە لە پارێزگای هەڵەبجەش بەداخەوە توشبوون ژمارەی توشبووان ئێستا زیاترە لەوانی کە چارەسەرکراون بۆیە پێویستە هاوڵاتیانی ئەم پارێزگایش زیاتر پابند بن بە بارودۆخەکە بۆ ئەوەی لەدەست دەرنەچێ و بتوانن توشببووی نوێیان نەبێ دێمە سەر تەوەرە گرنگەکانی بەرنامە کە ئەویش بریتە لەوەی ئێمە باسی چەند خاڵێکی زانستی دەربارەوەی ئێستا چی بکرێت ئایا ئەو بڕیارانە یان ئەو حاڵەتانی کە ئێستا پێویستە لە هەرێمی کوردستان جێبەجێ بکرێ لەگەڵ هەردوو برای بەڕێزم دکتۆر شیروان نانەکەلی و دکتۆر هەڤاڵ فارس باز دەکەم ئێوارەتان باش ماندوو بن بەخێربێن جۆتان لە قسەکانی دکتۆر هەڤاڵ بوو دیارە ئەوان بڕیارەکانیان بە شێوەیەک ڕێکخستووە حەسەب ئەو دەسەڵاتانی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و بە تەحدید وەزارەتی ناوخۆ پێدراوە دەمێت سەرەتا لەوە دەست پێ بکەم زانم ڕای هەر یەکێکتان لەسەر ئەو ڕێکارە نوێیانی کە بڕیای لەسەر دەدرێت چکە ئەمڕۆ پارێزگای هەولێریش بە هەمان شێوە ژووری ئۆپەراسیۆن بڕیای لەسەردا با لە تۆ دەست پێ بکەم دکتۆر شیروان ئەو ڕێکارە نوێیانە چۆن دەبین پێشەچی هەر پارێزگایەک کە بە خۆ ڕێکاری بە خۆدادنی ئەوە شتێکی زۆر باشە چونکو لە ئێستاوە بارودۆخەکان لە هەولێر و سلێمانی و دوهۆک و هەڵەبجە جیاوازە ئەو یەک دووش هەر کەسە ئاگاداری زیاتری حاڵی خۆیتی ئەوە لە خاڵە بەهێزەکانە کە لەو ڕێنمایانی کە سەر بە پارێزگا دەرچووە کە بڕیارێکی دەدەیت ئەتو دەبی دوو خاڵی لە مێشت خۆدانەی خاڵی یەکەم ئایا ئەو بڕیار هەتا چەند جێبەجێ دەکرێت ئایا چەند ینی تەوەقع دەکەی پێشببینی دەکەیت جێبەجێکرێت لەبەر ئەوەی ئەگەر بڕیارێکی بدەیت و نەتوانانی جێبەجێکرێتن دەتوانانی جێبەجێ بیکەی بەخۆت تووشی کێشە دەکاتن تۆ لە کامیان گومانت هەیە بە تەحدید ینی مەسەڵەن تەسەوڕ دەکەی کامیان نەتوانرێت جێبەجێ بکرێت بەپێ ئەو شارەزایی کە لەو ماوەی پەیدامان کرد بەداخەوە میلەتیمە هەوڵ دەداتن کە قەدەغەی هاتوچۆی بشێنیتن بەشەشیان تەبان دەبینی مەسەن بۆ نمونە بەڕێگای قاچاق بی بە کۆڵان بیتن هەر تێکەڵی دەبیتم بەرکەوتە دەبی ئەوەیمان هەمومان بە چای خۆمان دیتمان کە ئەو چتەش باش نییە و هەڵەیە دەبینیم مەسەن شەوان هەر هەندێک کۆمەڵە گەنجێک دانیشتینە ئەتو ناتوانی قەدەغەی تەواوی هاتوچۆ ئاسان نییە جێبەجێکی لەبەر ئەو ئەگە بمەوێت جێبەجێکم دەبی لە پێش دەرگای هەڵماڵەچی ئاسایی شەک و زیێرەوانێک و شتەی دانیمەتا کەس نەستە دەرەوە لۆیە جێبەجێکردنەکەی دەبی بزانی کە دەرێ قەدەغەی هاتوچۆ یعنی لە چێ بۆ چێ لە چ سعاتێک بۆ سعاتێک لە چ شوێنێک بۆ چ شوێنێک ئەوە یەکەم ئەو بڕیارت جێبەجێ دەبی یان جێبەجێ نابی دووش کە بڕیارێکتدا کە دەرێ قەدەغەی هاتوچێ دەکەم دەبی چاوەڕوانی دەرەنجامی باش بی بۆ ئەو دەرئەنجامش دەبی خەڵکی ینی هەستی پێ بکە بۆیە دەبی بڵێ ئەها هاوڵاتی بزانە ئەمە ئەوەمان کرد ئەوەش تو دەکێ بوو بۆ نمونە کە یەکەم جار قەدەغی هاتوچێکرا بەڕاستی دەرەنجامەکانی زۆر وازح و گەورە و دیار بوون خەڵکی دەستخۆشیان لێ کرد ئێستاش ئەمە بخۆم و هەمومان هیوادارین ئەو بڕیارانێک کە ئێستا درایە بە هەمان بڕیارەکانی پێشتر لەلایەن ئەنجامی باشی هەبیتن بەڵام دەبی هاوڵاتی لێرە دوو خاڵی لەلای خۆدانێتن یەک ئەوەیە تاکپارێزی بەڵام لە ئێستاوە دەبی هەست بەوەی بکات ئەتو بەرپرسی نەک تەنها لەسەر تاکپارێزی خۆت بەرپرسی لەسەر ژیانی من ئەم بە یەک ڕستا ئەو کە ئەستێرەی بەناوبانجی تۆپی پێی ینی عێراق ئەحمەد رازی کە جیان لێ دەستدا بەداخەوە بێژەرێکی عێراقی گوتی هەست پێ دەکەم ئەمە هەمومان بەشدار بووین لە کوشتنی ئەو ئەستێرە ئەو یاریزانە چۆن بەشدار بووین بە پابەند نەبوونمان ئەو قسەی زۆر گەورەیە لێ ئەمن داواکارم لە هاوڵاتی خۆمان بەشدار نەبن لە کوشتنی لە گیان لە دەستدانی لە خەسارەتی یەک کەسیش چۆن بەشدار دەبن ئەگەر بێت و
ئەتوو ئەو قەدەغی هاتسۆیە ئەو پارێزیە ئەو ڕێنماییانە ئەو شتانی کە هەمومان بڵاوی دەکەن و ئەگە بیشتێنی یان ببی هۆکار لە سوۆسیال میدیا لە کۆڵان ببی هۆکارێک بۆ ئەوەی ئەو پارێزی و ئەو ڕێنماییانە جێبەجێ نەکەی ئەوەش بۆ هۆکاری ئەو یەکێک توش بیتن جانە دەستداتن هەینی ئەمن و ئەتوو ئەو بەرپرسیارەتی هەڵدەگرین لۆیە بە بڕیارەکان جێبەجێکرێتن هەمووی لە بە بەرژەوەندی ئێمەیە دەزانین لایەنی ئابووری و لایەنی سۆشەل زۆر زەحمەتە جێبەجێکردنی بەڵام تووشی کارەساتێکی گەورە دەبین ئەگە جێبەجێ نەکەین. زۆر باشە دکتۆر هەڤاڵ چەند جارێک بڕیار درراوە بە قەدەغی هاتوچوو ئەوەی کە بینیشمان ئەمە ئەم جاریان چۆن لێ دەڕوانی بە بڕای من ئەوەی ئەو جارە زیاتر لەگە واقعی ئێستا ژیانی خەڵک دەگونجێتن کە هەر پارێزگایەک بارودۆخی تایبەت بەخۆی هەیە و پێدانی ئەو دەسەڵاتە بە ژووری ئۆپەراسیۆنی پارێزگاکان و پارێزگارەکان تا ڕادێکی زۆر بەڕای من سەرکەوتن زیاتر بەدەستدەنی وەک لەوەی لە 1 تا 2 بەرگاری ڕابردوو کە تا ڕادێکی زۆر پێشرکاری زۆری تێداکرێت کە ئەوە نەتیجەکەی بدیتمان قەدەغی هاتوچۆی سەرتاسەری بە بڕای من کاکتۆری باسی کرد سەرکەوتو نابێت لە کاتی ئێستادا برە و بارودۆخە ئابووریەکە بەداخۆ تێداینە بەڵام لەبەرەوەی هەر پارێزگایەک بارودۆخ تایبەت بەخۆی هەیە ئەو ژووری ئۆپەراسیۆن هەر پارێزگایەک ئەو بڕیارەدە بە پێی ژیانی خەڵک بە پێی واقعی ژیانی خەڵک کە چ ڕێنمایە بگرێتە بەر ئایا ڕێنمایەکان توندوتۆڵتر بکرێن یان قەدەغی هاتوچۆ ڕابگەێنرێتن بە سنووری پارێزگاکە بە کاملی یان لە هەندێک شوێن زیاتر بکرێت لە هەندێک شوێن کەمتر بکرێت بە پێی ئەو بەردەخۆی تەندروستی کە تێدانە ئەن پارێزگای شۆک دۆک ڕۆژانە لەوانەیە 2 هەتا 5 ئەو پەڕی هەتا 10 توشبووی هەیە بە بڕای من ناکرێتن وەکو هەولێر و سلێمانی حساب بکرێتن و ڕێکارەکانیان قەدەغی هاتوچۆی تەواو ڕابگەندرێت بەڵام دەکرێت ڕێکارەکان تونتر بکرێن ڕێنماییەکان لەسەر خەڵک تونتر بکرێت نمونە ئێستا مەسەلەن دوهۆک حاڵەتی کەمە باشتر وایە متابعی خەڵک بکەن لە هاتنە دەرەوە لە ماسک بەستن لە تێکەڵ ئەو شوێنانی کە زۆر مەشبوه ینی خەڵکێکی زۆر لێی کۆ ئەبێتەوە ئەوانە دەتوانن کۆنتترۆل بکەن ئێستا لە پارێزگای هەولێر ژووری ئۆپەراسیۆن بڕیاریانداوە کە ماوەی یەکدامرێت بۆ قەدەغی هاتوچۆ لە 5 ئێوارەوە هەتا 5 بەیانی بوو ئەوەش بۆ ماوەی هەفتەیەکە جارێ بەڵام دوکانەکانی نزیک گەڕەکەکان کراونەتەوە ئەوانە پێ دوایە ینی نەتیجەیەکی هەبێت بە بڕای من تەمان لە ڕووی زانستی تو لە ڤایرۆسەکە لە هەموو ساعتێک و بە شەو ڕۆژ لە هەم کاتێک هەر هەیە ینی شەر نییە دوو برەی لەو کاتی ڕای دەگرم لەو کاتی ڤایرۆس زیاتریان ئەوە لە ڕووی زانستیەوە ینی لێکدانەوەکە زۆر دروست نیە بەڵام چەندی بەرکەوتە کەمتر بێتەوە بە دڵنیاییەوە ڕێژی توشبوون کەمتر دەکرێتەوە ینی ئەو بڕیاری کە ئێستا درایە بڕیاریش لە جێخۆیتی حسابی ژیانی خەڵک و کار و کەسابەتی خەڵک کراوە لە هەمان کات حسابی تەندروستی باری تەندروستی ینی بۆ نمونە لەم بارودۆخی ئێستا لەم وەرزەدا ینی ئەگەر من بەڕۆژ ئیشێکی زۆر زەڕۆڕم نەبێ بۆ گەرمایە نەهێمە دەرەوە بەڵام شەوان زیاتر بۆ کات بەسەربردن و شوێنە گشتیەکان و ئەوانە ینی عادەتەن ینی تۆ ئیشیشت نەبێ هەر چۆنێک بێ هەتاو نییە لەگەڵ دووسێ برادر ڕێگەکەوی دەستی کافترێ ئەوە تێگەچێ ئەوان لێ تێک دەدەن ئەو بە هەر تێک بچی بەڕاستی پێشمان خۆشە بە ئەو دەرچوونە زیادە بەڕاستی نامێنێتن لە مێژە هاوار دەکەین کاکە ئەوەی کە زڕور نیە لە ئیشی زڕور نیە با نەچتە دەرێ ئەو فترەی بە سەبر و تەحمولی هەبیتن وەکو کاکتۆر گوتی با ئەگەر بێک کەلیمەش بیتن با نەبێتە سەبەبی ئەوەی کە هاوکاری بکە لە کوشتنی کەسێک ینی ئەوەی کە باوەڕیشی پێی نیە با قسەکە بۆ خۆی هەڵگرێ ینی خەڵکێکی تری پێسار نکاتەوە کە لەوانەیە چەندین مانگە خۆی پاراستووە لە ناکاو لە یەک لە ئەنجامیە قسە سارد بێتەوە یان مۆزوعەکە بەلایشیدا بڕوە زۆر پرسیار دەکرێت دکتۆر شێروان لەسەر ئەوەی بۆ نمونە تەنانەت منن کە حتا کە سوکار و کەسە نزیکەکانی خۆم دەبینم گویان لە هەواڵەکان دەبێت دەڵێ ئەرێ حەبەکەی رووسیا چی لێ هاات ڤاکسینەکەی ئەمریکا گەیشت بەکوێ یعنی ئەمە چەندی جاریش لێرە لەسەر ئەو بابەتە قسەمان کردو بەس چاوەڕوانی هەتا کەی ینی مەسەلەن بەڕای تۆ ئەم دەرمان و شتە ئەم زڕوفەی کە خەڵک لە ڕاڕاییەکە بەردەوام ینی چۆنی دێت تێدەگە ینی بە تەسەوری تو بە چ ئاقارێک دەدەڕ کاکتۆر هاوڵاتی مافی خۆیتی بپرسی دەربارەی ڤاکسین و دەرمان بەڵام ئەمەش خۆشی دیکە باشتا خۆی بپارێزی جوانە هێنا بۆیە بۆم تەواو کرد ئەمەش ناوە بۆی باز دەکەن دەڵێن نوێترین هەواڵی دەربارەی ڤاکسین ئەو هەیە نوێترین هەواڵ دەربارەی دەرمان ئەو هەیە بەڵام زیاتر ئەو ئیشی مەیە ئیشی دکتۆرەکانە ئیشی باڵێژنەکانی تەندروستیە ئیشی زانایانە لەسەر کار دەکەن بە هەموو لایەکی خەریکن دەرمانی باش و ڤاکسینی باش بدرێتەوە بەڵام ئەو ئیش تو نییە هەواڵەکان بەبیستی قیناک ئیشی تو ئێستا ئەوەیە
مە بە هۆکار بۆ بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیەی ئەگەر پێشتریش باوەڕت پێ نەدەکرد ئێستا باوەڕ پێ بکە ئێستا شتێککە بابی تۆ درێن ئەمە ئیتالیاینە ئێستا بوونە ئیتالیان بووینە ئیسپانیا ئەم دەریم خۆزگە ئیتالیا بانایە خۆزگە ئیسپانیا بانە خۆزگە فەڕەنسا بانەیە خۆ ئەوان کێشەی ئابوووریان نییە کێشەی بێوڵاتیان نییە کێشەی ئەوەیان نییە ئێستامە لەناو یان چواردۆرەمان هەموو دژمنە کەس کێفی بەمە نایە هەرێمە چین بەڕاستی ئەمن لێرە وەکو یانی لایانی سیاسی قسێ ناکەم بەڵام ئەو هەست پێ دەکەی لە هەموو وەکو دکتۆر هەست پێ دەکەی ینی موچەت بڕایە لەولایە شنایە لەولایە هێرش دەکرێتە سەر کاکەجیان ئێمە لە هەرێمە چین بە ئاگاداری یەکدی بین هەمومان بابرابین با دەست ناودەست ئەو سیستمە تەندروستی ئیتالی خۆزگە هەمان باە خۆزگە سیستمی تەندروستی فەڕەنسامان هەبایە ئەم ئێستاوە ژمارەکان یەکجار زیادە وەڵە لە توانێمە نییە لە توانێن نەخۆشخانەکان نییە لە توانێت دکتۆرەکان نییە دکتۆرەکان وا توش دەبن کارمەندایان تەندروستی وا توش دەبن ئەتوو ئەرچی خۆتە ئەگە پێشتر بەڕەجا پێمان گوتبی بە داواکارێک پێمان گوتبی بەڕاستی ئێستا کاتی ئەوەی هاتیە بە با بڵێن بە فەرز بە فشار پێ بگوترێتن ئەگەر جێبەجێ ناکەی دەبی هۆکاری بڵاوبوونەوەکەی دەبی جۆرە سزایەکی یاسایی هەبیتن بەقەدەر ئەو ینی بارودۆخەکەی بیتن ئەوەش ینی ئەمن دەڵێم پێشبینیکردن باش نییە بەڵام هەروەکو جەماعەتی برن سلێمانیش پێشبینیان دەکرد لە بڕواایمە ئەگەر جوان پابند بین بەڕێنمایەکان پاش 2 هەفتە 3 هەفتێکە ئەنجامەکان ببینێن بە ڕۆژەشی نبینین بە هەفتەیەکی نبین چکە هەمومان دەزانین سووری ژیانی ئەو ڤایرۆسی چەندە 2 هەفتە 3 هەفتێکە تەحملکەن دەزانم زۆر زەحمەتە بەڕاستی ئێستا حتا ینی چەند کەسێک باسی ئەویان کرد ئەنگۆ دەڵێن شەوان قەدەغی هاوچێ هەبی بەڵام ئەمن عربانەیەکمەیە لەگەڕە چی مەسەن لە شەقامی ئیسکان ینی بەس بەو شەوەی 15-20 هزارێکم بەرز دەکەی نانی من تان بڕی دەستقی من تان بڕی بەڕاستی ئەوش ینی مافی خۆیت ئەویان بە شخصی بەم گوتی دکتۆر ئەنگۆ هەموو جارە قەدەغی هاچوێ دەنێ وڵە شەوان بێ ڕزقی من دەبڕێ ئیشی من بە شەوانە وڵا دەزانم بەڕاستی دەبی ئێستا ئەمە بە هەموو جۆرەك هەوڵ دەین ژیانی هەموو لایەک بەڵام ئەوەی نەشیکەی کە برێن خراپترە با نەگەنە ئەو قۆناغی لە دەست دەرسی ئەتا ئەو دقش قسەی دەکەن بەڕێی من هێشتا دەست دەنەچوە من بەدڵنیاییەوە وەکو چۆن ینی باری ئابووری بابەتێکە کەس ناتوانێت ئینکاری لێ بکات کە کەسێک ناتوانێت خواردنێک باتەوە لەسەر مێزەکە داینیان لەسەر سفرەی ماڵەکەی داینێ ئەوە گەورەترین قورسایەتیە بەڵام بە هەمووشمان بیر لەوەش بکەینەوە کە دکتۆر و تەندروستکارێک و کارمەندێکیش بە هەمان شێوە کە ڕێژەیەکی زۆریان تەنها پشتیان بە موچە بەستووە ئەوان سەرڕای ئەوەی کە پارەشیان نییە دەبێ بشتنە ناو جەنگەکەەوە دەبێ بچنە ناو ڤایرۆس وانە دکتۆر هەواڵ ینی ناخۆشە زیان بە هەموو کەسێک گەیشتووە تەنانەت ئەو کەسانی کە لە ڕۆژێکە کار و بە کاسپیەکیان هەبوو بە هەزاران دۆلاریشیان پەیدا دەکرد ئەوانیش ئێستا لە ڕووی خوانەوە تەماشایانکەی دەڵێ ئێمە زیانمە پێگەشتە بەڵام نەگاتە ئەو حەدەی کە نان نەبێت لەسەر سفرەکەی داینێ چکە بەڕاستی لە وڵاتی ئێمە کێشەی هەرە گەورە ئێوە ژوابزانام لەگەڵمان لە ڕووی تەندروستیشەوە نەبوونی داتایە ئێمە داتامان نییە زانیاریەکی وا لەبەردەست نییە ئێستا ئەوانەی ئێستا بپرسین ژمارەی ئەوانەی کە عەربانەیان هەیە لە ئیسکان هاتوچۆکەن ژمارەیان چەندە بڕۆ ناکەم هیچ لایەنێک بتوانێت وەڵاممان بدات وایەوە نیە ئەو کاتە ئەگەر مەسەلەن ژمارە و داتایەک هەبووە ئەو کاتە لەوانەیە حکوومەت ئەگەر پێشی نەکرای پلانێکی نەبووە بەس دەیگۆ دکتۆر هەڤاڵتۆرە مداراتی 2 هەفتەی ماڵ عائیلێ ئەو ئەوانە بکە سەرڕای ئەوەش کە ئەگەر هاتو ئێستا بڕۆین سەرژمێری و ناونووسیم کەی لەوانەیە لەوەش بەداخۆ خەڵکیی تر کە پێویستی پێێنە بێ هەم بۆیە یعنی کێشەکان لەسەر یەکە بەڵام ئەوەی کە ئێستا بەلای ئێمە وەکو پزیشک گرنگە هێنانە خوارەوەی کێرفەکەی وانە دکتۆر بەڵێ ڕاستی ینی ئەگەر شتێکی ئیزافە بەدڵنیە ینی ئەو کەسێک کە کارەکەشی لەدەستدا بەڕاستی لەوانەیە لۆ فترێکی زمانی کەم زیانی پێ بگا بەڵام لە مەودای دوورێگە تەماشای بکەی قازانج دەکاتن چکە وەکو ئەو ڕۆژ کاکتۆریش باسی کرد هەمومان لەناو یەک بەلەمین ئەگەر خوانە خواستە بقومی لە هەمووی دەقومێتن ینی ئەو کەسەش لەوانێ سبێنی خوانە خواستە ئەگەر تووشی ئەو ڤایرۆسە بیتن لەوانەیە بە 2 هەفتە تا 3 هەفتە لە نەخۆشخانە و دواتر لە مارێ دواتر 2 هەفتێک کەرنتین لە مارێ یعنی ئەو فتری هەموو ئیشێکی لە دەستداتن فلەوانەیە هەفتێک 10 ڕۆژ لەوەی باشتر بیلەوەی کە بە مانگ هیچ نەکات و زەرەر بکات لەبەرەوە تەندروستیەکە ئەگەر تەندروستی ئینسان ئەگەر تەندروستی باش نەبی
کارکەش پێ ناکرێتن بەڕاست باش ئێوە هاوڕان لەگەڵ ئەوەی کە ئەگەر هات و تونند و دۆڵکردنەوەی ڕێکار و ڕێنماییەکان و پابندی هاوڵاتیان فعلەن وەکۆی لە سلێمانی پێشببینی دەکرێت لەلایەن پارێزگار و ئاماژەی پێکرد هەتا سێ هەفتەی تر کێرڤەکە بە تەواتی بێتە خۆ یان بە تەواویش نێتە خوارانی لە چاو ئەوی ئێستا کە ئێمە ڕۆژانە جۆمان لێبێت سەدان نەخۆش هەیە کاکتۆر ئەگەر تێبینیت کردبی دووبارە بڕیاری قەدەغێ هاتوچۆ لە چەندین وڵات جێبەجێکرا و ئەنجامیش هەبوو تا ئەو وڵاتانە چەندین پسپۆری شارزایان هەیە لە ینی لە پەتازانی لە ئامار لەو چتانە هەمویان دانیشتینە و ڕاوێژکاری بەهێزیان هەیە ئەوجە بۆ نمونە ئەوڕۆ پەکین گوتی تەواو دیسان کۆنتترۆلمان کردەوە ینی برێن پایتەختی چین ئەوە تەواوە بەس ئەمە لێرە بەڕاستی چەند کێشەکمان هەیە یەک لەو کێشانێک کە تازە بەخۆشت ئاماژت پێکرد ئەوەیە داتا ئەمە لێبی داتامە لەسا هەموو شتە شێبیتن بۆ نمونە ئێستا وەکو دکتۆر دەمەوێت باش بزانم نەخۆشەکان ئەوانەی بەداخەوە جێگایان بەهەش بێ ئینشاءڵڵا کە جانێ لەزدا چۆن جانێ لەزدا یعنی هۆکاری مردن دەزانم کۆرۆنایان هەبوو بەڵام کۆرۆنە لە چێن دەری زیاتردا بەس ئێستا ئەوە نییە تۆ نازانی چێ توش بووە لە چێ تووشەبی لە چێ توش نابی ئێمە ئێستا لایڤی بەرنامەکە هەیە دکتۆر هەواڵ یەک دوو جار کۆکەیەکی کرد نووسیانە بۆ دەڵێ جەنابی پارێزگەر خۆ تۆ توش نەبووی ئێستا ینی مەسەن لە لایڤەکە دەنووسێ ئەوەیە مۆزوعەکە ینی بۆیە ینی حاڵەتەکە جۆرێک لە تێکەڵاویشی تێدایە ینی تۆ نازانی لە چێ تووشەبی ناشزانی چێ بەرکەوتەی چێ بووی و ناشزانی ینی بۆیە قەدەغەکە دکتۆر ئێستا باسی کەیسێکی کرد کە بەداتاش پێ پیشاندان ینی بێ نیشانەیە بەینەوە کە تیش بۆ سینجی گیرایە نیشانەکانمە تەماشا کرد چۆن بۆ ئەو حاڵەتە ئەگە باس بات کاکتۆر ئەو هەموو مێزگرد و پێشتر باسمان کرد بەرنامە کە دەکرێتن هەموو هەدەفەکە ئەوەیە گیانی یەک شخص بپارێزن گیانی هاوڵاتیان سەلامەت بیتن لە ڕووی تەندروستیەوە سەلامەت ینی هەموو هەدەفەکەمان ئەوەیە قەدەغ هاتوچۆ یان هەر ڕێنمایشکە دەگرێتە بەر ئەکید هەدەفەکە هەر ئەوەیە ئێستا لە یان ئەو ڕۆکە تەماشام کرد لە پاش ئەوەی تورم تەواو نەخۆشخانی لە ئیماراتی لە 75 نەخۆشی 15 نەخۆش ئەوەی کە پێویست بە عیلاجی IV injection بابرین ئەوەی کە لە ڕێگەی خوێندنەرەوە کە دەرمانی دەدرێتێ ئەوە لە حالەتێک دەدەین کە هاوکردنەکەی توندا یعنی لە 75 نەخۆش و 15 نەخۆشت پێویست بۆبی ژمارەکە زۆر زۆرە پێشتر وانە بوو یعنی لە مانجی سێ چار بیرم دێ قەلقەلا بە نەخۆش زۆر بە کەمی ئەگەر پێویستی بۆ عیلاج بکردوە ئێستا وەنیە ئەوەی کە پێم پیشاندان ئەو ئەشعای سینجی یەک لە نەخۆشەکان یەک لە گرفتەکان ئەوەی بەڕاستی ئەو ڤایرۆس لەبەرەوەی نوێیە زۆرشتی غەریبی هەیە تا ئێستاش لە هەموو جیهان نازانرێ ینی هەندێک علامەت هەیە لەوانەیە ئێستا دەردەچیتن ئێستاش لەوانی لەو علامەتانی پێشتر باسمان دەکرد تێدانەوە بووین ئێستا پەیدا دەبیتن یەک لەوانە ئەو نەخۆشانە هاوکردنێکی زۆر توندی سیەکانی هەیە هاوکرد توش ئیلتیهابێکی یەکجار زۆر وەکو مزعفاتی کۆرۆنایەکەی توش دەبیتن کارگەری دەبێت لەسەر کۆئەندامی هەناسەی بەبێ ئەوەی هەست پێ بکە ینی دەڕوات تقریبا 5 ڕۆژ 4 ڕۆژ 5 ڕۆژە هاوکردنەکەی هەیە هەست پێ ناکاتن لەوانەیە نەرمە کۆخەچی هەبیتن کەم بیتن تای نییە دەنگە نەفەسیش نییە ئەوە دەگات حالەتێکی لە ناکاوە وەزعی یەکجار خراپ تێک دەچیتن کە لە کۆنتترۆل دەرەچیتن لەبەر ئەوە ئەمە ینی ئەو حالەتان بەڕاستی هەر یەک حالەتیش نییە چەندین حالەتی ئەوام دیتە ئێستا وەکو ینی وەکو پرۆتۆکۆڵێک ئەوەی کە تەواو تەندروستیشی باش بیتن لە نەخۆشانە ئەشعای سینجی هەر لە بۆ دەکەین هیچ مەجالی تێدانە پێشتر وانە بوو پێشترمان دەکرد و سەلامەتیش دەبوون و پێویستیش پێ نەدەکرد ئەسڵ بەڵام ئێستا ئەگەر منداڵێکیش بیت تەمەنی 10 ساڵ بی ئەشعەکەی لۆ دەکەین چونکە هیچ علاماتی نییە و ئەشعەکەش پێمان دەرێت کە ئیلتیهابێکی یەکجار زۆری هەیە پێویستی بووە بە خێرایی چارەسەری بدرێتە عیلاج بکرێتە کەواتە ئایا وەڵامەکەی ئەوەیە ڤایرۆسەکە لە گۆڕانکاریدا یان وەرزەکان فەرق دەکات چونکە ئێمە پێشتر وا باز دەکرا دەمانگۆ دڵمان بۆی خۆشە هاوین بێت ڤایرۆسەکە کۆنتترۆڵە بێ خەڵکەکە کەمتر توش دەبێ بەڵام ئێستا دووبارە دیتمان لە هاویندا ڕێژەکە بالعکس هاوینەکە بووە بەهاری ڤایرۆسەکەی ئێستا هاوین ئێمە بوو بە بەهاریەوە بەڵام ئەوەی کە زیاتر بیریشی لێ دەکرێتەوە پاییز و زستانی داهاتووە هاوکارانم گرافیکێکیان لەسەر ئەم بابەتە حاضر کردووە من دەمەوێت کە ئەو شتانەی کە دێتە سەر سکرینەکە دکتۆر شێروان دکتۆر هەواڵ پێکەوە ینی قسەی لەسەر بکەین ینی من پرسیارتان لەسەری لێ بکەم کە
کە ئایا ئەوە ئەم ڤایرەسە ئەمەلی ئەوەی هەیە کە ئێمە لە هاویندا باشترە توش بین یان ئایا شتێک هەیە بە ناوی ئەوەی باشتر یان تۆ هاوینێکی گەرم لە وڵاتی ئێمە کە زۆربەی جار هەندێک جار دەگاتە 44-45 هەندێک جار گوێمان لێ بووە لە مانجی حوت و لە مانجی هەشت کەوا ڕێژەکە گەیشتۆتە پلەی گەرماکە گەیشتۆتە نزیک پەنجاکان یان زۆر ڕسم دەبینین لە ناوەڕاست و لە باشووری عێراق کە تەنانەت نایلۆنی سەرجاتەکانی توانێتەوە هاوین وەرزێکە کە بریتە لەوەی کە پلەی گەرمای تێدا بەرزە وشکە و دائیمەن کەسەکانیش محاولە دەکەن بڕۆنە بەر سێبەر و شوێنە فێنکەکان بەڵام پرسیار لەسەر ئەوەی ئێمە ئەگەر هاتوو بەرگری جەستەمان ینی ئێستا حاڵی حاضر ئێمە لە هاویندا وا لێ بکەین کە بەرگری جەستەمان تێدا پتەوترکەین بۆی ئەگەر هاتوو خوانە خواستە ئێمە ئێستاوە دیارە لە هاوینە ڕژمارەکان زیاد بووە گیان لە دەستدان زیاد بووە بەڵام ڕێکاری نوێ هەیە و داواکاری پابندیش هەیە و هاوڵاتیانیش هیوادارین زیاتر پابند بن بەڵام پرسیارەکە ئەوەیە لە هاوینە ئێمە کاتمان زیاترە وانە ئێمە ئەتوانین ئەم کاتە دکتۆر شێروان چۆن کات سوودی لێوەربگرین بۆ ئەوی لە هاویندا بەرگری جەستەمان زیاتر بەرزکەینەوە چونکە ئەو ئەوی کە باز دەکرێت ئەوەی مەترسی لێ هەیە لە مانجی 9 10 11 کە لە مەسەلەن لەوانەیە ئەوە بێ ئەوە یەکەم شت لە کات دەمەوێت پرسیار بکەم لەوەی تر لە هەمان کاتە کاتێکی پشووە ینی ئەگەری دەرچوونتان کۆبوونەوەتان تێکەڵبوونتان لەگەڵ خەڵکی تر احتیمالە لەبەر کات بەسەربردن زیاتر بێ بەڵام ئێمە وەرە بە پێچوانەوە بیر لە بابەتەکەگەینەوە پشووە ئیش و کارێکی وانە بۆ زۆربەی زۆری قوتابیان و ئەو کەسانی کەواتە بەشێکی زۆری کۆمەلگا مامۆستایان و قوتابیان ینی لە وەختێکان کە ئەتوانن هەر پلانێک دابنێن ینی جێبەجێیکەن بتوانن ئیسفادە لە کاتەکەکەن و هەروەها لە هاوینیشدا لەوانەیە کۆمەڵێک سەرچاوی جیاوازی خۆراک هەبێ کە هەرچەندە لە ڕووی پێشکەوتنی کشت و کاڵیەوە بەڵام ئێمە خەڵکی خۆمان دەناسین دەڵێ ئەگەر هاتوو هەر میوەیەک لە وەرزی خۆیان نەخۆم تام لەو میوانە ناکەم کە لە ژوورە شوشەویشتەکان ئێستا من دەمەوێت ئەگەر ئێوە لەسەر ئەو نقطان دکتۆر شێروان لە تۆ دەست پێ بکەم وابزانم یەک نقطەی تریش ماوە وەرزشی هەمە جۆر ئەوە کەویستم بی کە ئێستا ئێمە لە وەرزش ئێمە لەم کاتێک کە ئێستا کۆڕۆنا بڵاوە زۆربەی قاعەکانی وەرزش ینی بە تەنانەت ئێمە خەڵکی ئەمە لە هاویندا زۆر حەزی لە مەلە بوو یعنی بۆیە ئەوان ئێستا لەبەر هاتنی کۆڕۆنا ناتوانن ینی وەکو پێویست لە مەسبەحەکان لەو شوێنانی کە تایبەتن بۆ مەلەوانگە یاریکەن چونکە زۆربەی یانەکان کە بڵێن دایان خستووە بە هەمان شێوەی خۆراک کە ئێستا من حەزم لێ بوو ئەگەر تۆ لەسەر ئەوانی پێشوو لە خۆراک با دەست پێ بکەین کاکتۆر خۆراک بە بەرنامەی زۆر لە میدیاکان پێشکەش کراوە خۆراکە بخۆن بە کورتی و بختصەری ینی دوورکەونەوە لە شەکری چکە بە بەڵگەی زانستی شەکر بەرگریت کەم دەکا دوورکەونەوە لە گەنمیش ئەوەندێ پێیان دەکرێت بۆ نمونە ئەو بەروبوومە لە گەنم ینی بڵێن بەرهەم دێنرێ وەکو نان و سەمون و بسکیت و ساوار و بڕوش ئەوشتانە سەمونێک بە دوو بەشەوە لە ڕۆژێکا بەسە چەند کەمبی باشترە بە تایبەتی ئەوانیان گەورەیە زۆر کێشەمان لەگە منداڵان نییە نیم سەمون بەیانیان نیم سەمون هەرسەمە عاملەیەکی کاکە لە تێنان ئەم هەرسەمووی ناوم تەنانەت برنجیش ئەوانش هەمووی وەدەکە ڕێژە شەکر زیادبی ئەوە بەدڵنیایەوە خاڵە چکەش دەربارەی کات کاکتۆر کە پێشتر باسی کات کرا کاتت کە زۆر بوو هەندێک جار دەتەوێت ئەو کاتێ بەسەر بەری بەڵام ئەو شتەلوانەیە بەرکەوتە زیاد کاتن بە تایبەتی لە برێمەوەرزی هاوین کات زیاتر دەبی ئەوە دەبی ئاگاداربی بەڵام لە پرسیار یەکەم دەست پێکەینەوە وەکو ئەمن وەکو ڕێیەکی فسیۆلۆژی بدەم باشترین پلێ گەرما بۆ لەش نێوان ینی دەرەوە با بڵێن کە دەرێمە ژوور پلەی چەند بیتن پلەی گەرمایەکە 25 ئەم دەڵێن 25 هەتا سیەکانیش باشە بەو چەندە ساڵێک کە ئەم شارەزایم لێ پەیداکردی لە 95ەوە تا ئێستا کە وەکو پزیژە کار دەکەم نزیکە 25 ساڵە هەموو ساڵی تێبینیم کردی لە مانجی 5 و بەسەرەوە کە پلەی گەرمای زیاد دەکا ڕێژەی توش بوون بە هەڵامەت و بە هەندێک نەخۆشی کە پێکەوە حتا نامەێنە کۆڕۆنیک سندرۆم زار بوو ینی ئەو حالەتانی کە ژان ئەوانە زیاد دەکە بەرگری بۆ چکەم دەبیتم کە تو سیستمەک لە سیستمەکانی لەشت مەشغول دەبیتن
بە ئیشەکی بۆ نمونە بۆ هاوسەنجی ڕاگررتنی هاوسەنجی پلەی گەرمای لەشت نزیکەی 37 ماسوولکەکان لەلایەکی کە سیستمی بەرگریەکەت کەمتر فۆکەس دەکەوتە سەری کەمتر تەرکیز دەکا زیاتر ئامادەیە یانیش لەوانەیە تووشی هەوکردن بی چکە کە 12 سیستمت هەیە یەک دووەکت بەشغول کرد ئەوەکانی دی کەمتر هێزیان بۆ دەچی وزیان بۆ دەستێت بۆی ئەوە لێکوانە ئەوەشیان گرنگە ئەوەکانی دیش ئەگەر کاکدکتۆر هەواڵ دکتۆر شێروان یعنی تەرکیز و فۆکەسەکەی لەسەر تاکپارێزی و خۆپارێزیەکەی و زۆر لەگەڵ قەدەغەی هاتوچۆکە هاوڕانە بوو ئێمە ینی مەسەلەن زۆر جارکە باس لەوە دەکرێت ئەمە ئەبەرگری لەش و ئەوانە با من پرسیارەکە ئەوها لێ بکەم ئەو کەسانی کە داخڵ دەبن لە نەخۆشخانەکانی چارەسەرکردنی کۆڕۆنا ئێوە دائیمەن کە ئەوانە توش بوون دائیمەن بە چ ئامۆژگاریانەکەن ئایا مەجای خەوتنیان باشتریان ئەگەر لە ماڵەوە بوونە بە ئیسراحەت دەخەوتن و خەو چی ئیسفادەیەکی هەیە ئەگەر هاتوو چەند هۆکارێکی یاخود دەێت چەند فاکتەرێکی کە زۆر گرنگن لە بۆ بەهێزکردنی سیستم بەرگری لەش چکە لە بیرمان نەچی تاکە چەچی مرۆڤ ئێستا لە کاتی ئێستادا بۆ بەرەنگاربوون ئەو ڤایرۆسە سیستم بەرگری لەشی خۆیتی کە تاوەکو ڤاکسین و تاوەکو دەرمان دەدۆزرێتەوە سیستم بەرگریەکەی لە هەمووی گرنگترە چۆن وا دەکات سیستم بەرگری بەهێز بکاتن ئێستا دەست پێ بکاتن زۆر باشترە لەوەی سبرێن دەست پێ بکاتن چەند هۆکارێکی لەوانە خەوتن ئەو پێشتر هەندێک باس کرد خواردن خەوتن وەرزشکردن دەروونێکی ئارام ئەوانە هەمووی پەیوەستن بەوەی کە سیستم بەرگری لەش بەهێز بکرێت خەوتن لە ماوەی لایانی کەم لە 24 ساعت 7 بۆ 8 کاتژمێر زۆر پێویستە بەڵام ئەوانی کە توش بووینە ئێستا پێیان دەڵین 8 تا 10 ساعت محاولە بکە بنووت کەسێکی توش بوو زیاتر پێویستە کێشی زیادە دکتۆر شێروان کاکتۆر بە پێی دوایین ئامار و دوایین با بڵێن توێژینەوەی زانستی هەتەیە کە چەمبرێن لە ئیران کە نزیکە لە مەدراوسیەمانە بەداخەوە زۆربەی ئەو کەسانی کە تووشی کێشەی گەورە دەبن لەگە توش بوون بە کۆڕۆنا ئەو کەسانە کە کێشیان زیادە بۆی ئەمە دیسان دووبارە دەڕێنەوە ئاگاداری خواردنت باتە کێشە زیاد نەبێت کە کێشی زیاد ئەوەکە نییە بەس ئەم کێشم زیادە بەرگری دادەبەزی خاڵی پێشترش کە باسمان کرد خەوتن کاریگەری ڕاستە خۆی هەیە لەسەر ئەو میلاتۆنین و ئەو هۆرمۆنەکان ئەوشمان هەیە بەڵێ ئەوش بەرگری بەخۆی ئەو هۆرمۆنە بەرگری زیاد دەکە کە تو خەوت کەم بوو ئەو هۆرمۆنە تێک دەسی بۆیە بەرگری کەم دەبی جگەرە و کحول کارەساتە بەڕاستی کارەساتە هەرە گەورەکەیە یعنی ئەمە زۆر زار 5 ساڵ 10 ساڵ 15 ساڵ پێش ئێستا نەخۆش هاتە لای من بخۆم بڕێن پشکنین بکرێ فحس بکرێت پێم گوتم وەڵڵا ڕۆژێک لە ڕۆژان ئەو تووشی هەوکردنێکی سیەکان بی لەوانەیە بە تەنگە نەفەسی بمری و هەمان کاتیش پێم گوتیە ئەوانەی کە برێن کحۆلی وەردەگرن یا برێن بە شوبات کوحولی زۆر دەخۆنەوە هەمان قسەم پێ گوتم خوانە کاتۆ ڕۆژێک تووشی هەوکردنەکی بی ئەوڕۆ ئێمە ئێستا لە حالەتێکی زۆر ترسناچین بەهۆی ئەو کۆڕۆنایە ئەوانەیە کە جگارە چێشن و کوحول دەخۆن دەبی هەر ئێستا بڕیاردن یەکەم جار کەمی کەنەوە دووەم جار ئینشاءالله بە تەواوی ڕایدەگرن ئەگەنا مەترسیەکە دەقات و بیسقات لەسەروانە زۆر باشە منیش وەکو ئەخیر سلایت دەڵێم ئەوانی کە لە پێشەوە باس کرا ئەوانی کە ئاماژەی پێکرا ئەوەی دکتۆر شێروان هەواڵیش باسییان کرد چ لە ڕێخستنەوەی کاتەکانی خەوتن چ لە خۆراک چ لە کێشی لەشمان چ لە وازهێنان لە جگەرە و ئەلکوحول بەڵام ئەوەی ئێستا لە بە دەرەجەی یەکەم دێ نازام ئێوەش لەگەڵمانیانە تەنها و تەنها خۆپارێزیەکەیە بەستنی ماسکەکەیە دەستشوشتنی بەردەوامە بەکارهێنانی دەستکێشە دوورکەوتنەوە و ماوە نێوانی کەسانی کە مەسەلەن یعنی کە لەگەڵیان تێکەڵەبی و ئەگەر پێویستیش نەکە نەچیتە قەرەباڵخیەوە و بەردەوامیش هەموو لایەنە جیهانیەکان بۆ نمونە ئێستا مەسەلەن سەرۆکی ڕێکخراوی تەندروستی جیهانی دەڵێت چی دەڵێت سەرڕای ئەوەی کە هەندێک وڵات پابندبوون تیاندا باش نییە بەڵام لە هەندێک وڵات کێشەی نەبوونی ئامێری پێدان و چڕکەرەوەی ئۆکسسیجینیشیان هەیە بۆیە زۆرێک لە نەخۆشەکانیان بە هۆی نەبوونی ئۆکسسیجینی پێویستەوە گیان لە دەستێن بۆیە سەرۆکی ڕێکخراوەکە تیۆدۆرس ئەدهانۆم ئەڵێ ئێمە 14,000 ئامێری چڕکەرەوەی ئۆکسسیجینمان کڕیوە زانە کۆیان کردێتەوە لەگەڵ ئەو فەندەی کە هەیەە لە چەند هەفتەی داهاتوو ڕەوانەی 120 وڵاتەکەین کە من گومانم نییە یەکێک لە وڵاتانە دڵنیام کە عێراقی تێدایە چونکە عێراق سەر بەداخەوە سەرڕای ئەوەی کە لە ڕووی پابندبوونەوە لە ڕووی ئیمکانیەتی تەندروستیشەوە کێشەی هەیە
دکتۆر شێروان دوهاوتەی ئەم شەوت چییە لەسەر کاکتۆر دەرمانمان نییە ڤاکسینمان نییە بۆ ئەو ڤایرۆسە بەڵام دەتوانین خۆمان پارێزین دەتوانین دەروونمان ئارامکەین بەبێ ترس بەبێ شڵەژان بەڵام باورەکی بەرز دەچینە ناو ئەو جەنگەی و ئینشاءڵڵا بە کەمترین زیان دەرەچین هاوڵاتی بەڕێز ئەتوش بەشدار بە بۆ ئەوەی ڕێژەی مردن کەم بیتەوە باشتەکی کەلەوانەیە مەسرەفیشی کەم بیتن بەدەست چشتەکە بە دوورکەوتنەوەکە بە خۆپاراستەکە و ئینشاءڵڵا تێدەپەڕێن بە کەمترین زیان مەجاالماوە دکتۆر هەواڵ هێشتا ینی فریاکەوی نەگەر پابندبی بەدڵنیاییەوە ئەگەر پابند بین بەدڵنیاییەوە ئەو کێربێکە باسمان کردمانوێ بڕۆ خوار بێتن ئەکی دەگەر ڕەنمایەکان وەک خۆت جێبەجێ بکەین بڕۆ باشی دەچیتن ینی ئەوە متەفائیل بین با متەشائیم نەبین بەڵام بە مەرجێک متەفائیل بین ئەگەر پابندی ڕەنمایەکان بین زۆر سپاس دکتۆر هەواڵ زۆر سپاس دکتۆر شێروان منیش لە کۆتاییدا تەنها و تەنها دووبارە ئەگەر چەندین جار 100 هزار بارەش بێ ئەمە هەردێڵینەوە هیچ ڕێگایکی تر نیوەکو و هاوڕێیانم ئاماژەیان پێکرد جگەل لەوەی کە ئێمە خۆمان بپارێزین تێکەڵی و قەرەباڵغی زیاد لە پێویست نەکەین و چەندی پێمان بکرێ دەستمان بە خاوێنی بشوێن هەموو لایەکتان هەر تەندروست بن تا ئەڵخەی داهاتوو بە یەکشاد دەبینیش.